باشە هیوا بووە تاخیر بوو دەبا ئێستا بێ زۆر درەنگە تا هیوا دێ با دوو گۆرانی پێ بکەین هیوا چەند تاخیری خوا دەباتە دێ حەسەن زیرەک پش پێکەم خوا شو دستیار شوی کل من دو چیکه باسکن بود کاب سرین أو هات عربي زور بخير كاكا السلام عليكم بخو زاني أبم لا هاتم جالا كبس يك دنيا وكسبة كسب ولا دا هاتم درجة كدا خراب كسبة كسب كاكا جان السلام عليكم دو زال السلام عليكم شو نور اسماني تلو جونا يا الله كاكا السلام عليكم عليكم السلام السلام كاكا. عليكم بينك أشعار مدخلين بشرا بانجي بشرا كاكا أو تسيل جويتوا سبنا وراك ضل تلفوني قديم كانوا وصيب يكرم كاكا بونوري شي تلفوني شي دلي سنديو نوترين بيستوكي هواويه كاكا إيه سيو تبع سوا ايه ونس كونسولش نكيم بيكر بلا غورانيكا جمله دنگ نبو أنا وده بس مرزمك أبو تي اون دبز كاكا زين مواصفات ايش تدا واكو ديال زين تابن من ديكاني تشين هو ضل هيركي دودو بنورنا هيركي أنا شلون توزق الرونش بيني اللي قلطاوية أنا من بقالة نايلة بلا ما ضل والله. هيركي نعامية سيوا كاكا وديزاينكيتي ديزاينكي تايبة ببنوري اسماني تلفون وشتانا قديمة كان. تلفون قديمية كاكا او يكوش جوان نايبينا او نيوترين بيستوكي هواوية دزاين تتابن من ديكاني تجاري ما يشتوك تشيا كاكا سماعي جوي إيه ده مو حزمانك يخون شي زعما زمانك يا خو ما خباز تيكي إيه ده ده برك بوم باسكا زعم مواصفاتي سيب أشكم من يجي بيكرم وتساليش بيا وداي بيت ضله بازار بس تابن من ديكاني بكين يا الله يلا بعد اسبوع بكين سڵاوتان لێوێتەوە من ئاکامە ماکەم پیسی هاتینەوەلاتەن لە ڤیددیۆیشی نوێماندا لە باسی بیستۆکایی هواوی فری بەت سپێنج کە ئایا ئەم ئیتفۆنە چیە و هیوا بۆچی بە سەماعی نازانم چی ئەو شتانە ناوینە بە مۆبایلی ناوینە و چیم چی و شتە گەورەیە لە گوێتە ئەم شتە گەورە نییە بابەتان باسکەین بۆچی چکە لە ڕووی دیزاینەوە کە کەیسەکەمان ئەگەر لە کەیسەکەەوە دەست بکەین کەیسەکەی شێوازێکی هێلکەی هەیە تاوەکو حدێک بەڵام زۆر ئەستور نییە تەنکە ینی حدێکی وەسەتی هەیە کەویش پاترێکی باشی لە ناوە خۆی هەڵگرتووە هەروها لە ڕووی دیزاینەکەیەوە دیزاینەکەی کە لە ناوەڕاستەوە باریک دەبێتەوە لە خوارەوە کە پاتریەکەی و چەند تایبەتمەندێکی لە خۆی هەڵگرتووە و لە بەشی ناوەڕاستیەکەیدا کە تا سانسۆرەکەیەتی لە بەش سەرەوەدا چەند ئێتفۆنێک لە خۆی دەگرێ کە لە دیوی دەرەوە دوو دەرسی هەیە و لە دیوی ناوە دیسان دوو دەرسێتری هەیە و لەگەڵ چەند ساسۆرێک بۆ کاتێک کە لە گوێی دەکەیت و دادێنیتەوە بۆ ئیشبێکردنی ڤیددیوەکان نوێز کۆنسلیشن و ئەو بابەتانی کرد لەگەڵ خۆیەتی لە ڕوو دیزاینەوە هواوی بۆ خۆی بە بوونەوەری ئاسمانی ناوی دەبات بۆچی لەبەر دیزاینە سەیرەکەیەتی کە دەڵێ ئێمە ئەم دیزاینەمان لە بوونەوە ئاسمانیەکانەوە وەرتەوە دەزانین کەسمان بوونەوەری ئاسمانیمان نەبینیوە بەڵام بابەتەکە ئەوەیە دیزاینەکەی شێوازێک سەیرە کە لە پێشتریان نەمان بینیەوە و لەوانەیە لە داهاتوش ئەو دیزاینە نەبینینەوە ئەگەر بێت و هوای بخۆی پەرەی پێبدا ئەوەشی شترە بە دیزاینەکەی بۆ گشت تایبەتمەندێشەکانی تریشی پێویستمان بە کاکیوە ئەگەر بێتە ناو ڤیددیوەکەمانەوە تکا کاکیوە وەرە ناو ڤیددیوەکەمەوان ئەو شتەمان بۆ باسکە بزانین هەموو تایبەتمەندی چێکەکەیەتی نای کاکە دەمش دەزام شەو دادێ دۆرە بێمەش با تا شەو داناوە تۆ باسی تایبەتمەندەکانی بکەین لاعب تبديل کاکەوە ئیتوانەکەت ئەم خوافیس بانجا كشطوا أبوه حوله شفاعة يوم القيامة كم قوتي وارد هذا اللي تعبت من ذا كان بعمل حليت تعبت من ذا كان وبخون باسكت بسبوري وواري تاقكش والله قال خوشة ديزاينكش با كمش لا أود أسباب كم جورتين بلا بيكروي دنجي هيك بكوينا وزنكراوا كفريكونسي كي لنيوان 100 هرتز هتاوك و 2000 هرتز كما أستيكي زور باشا زيادة مانش ك لخوگری أخذ لهم تعبد بندی نویز کانسلیشنی هست که اکتیونوز کانسلیشن که نوازان استکیتی که بجوره که دقاتا يعني ببي أو توجي نواري كلا سرم كريبين زي كتير دي بيا تدي زي بلا يعني سرو تدي زي بلا بلام
کە بەو شێوازەیە کە زۆربەی ئەوانەی کە لە گوێیان کردویان بەکاریان هێناوە دەڵێن دیزێبلەکەی لەو ئاستەیانە بەڵام گەر شێوازی دیزانەکەی بخینە ڕوو ئەمە شێوازی دیزانەکەی کە مەلاستیک لە خۆی ناگرێستا هەندێک بیستۆکەکانی تری کۆمپانیا هەوای یاخود کۆمپانیەکانی تر لاستیکیان لە گوێ ئەمە زیاتر یعنی ژاوەژاوی دەرەوە دەبڕن بزیاد لەوانش بڵاوپێکەرەوەی دەنگەکانی وە کۆدا دەنگەکانی وە LDAK و وایرلس ئایدیۆ وە هواوی هایڕێز ئایدیۆیە بۆ بەشی وایرلسەکەی کە دەنگەکان بەرەو باشتر و بات کەمەش وای کردوە تۆڵەکەی لێ بکاتەوە ئێستا ببینە من قورآانێک بێ گۆرانێک بێ پێی لێ بدەم ئاستی نوۆیزەکەشی زۆ بەرەو پێش دەستێت کە من ئەگەر لە نزیکەی ینی ڤۆلیۆمەکە لە 1970 بێ ئەگەر بێت و ئاکامیان هاوکارانە قسەش بکەم من جوونی نابێت دەگەی ئەماش تۆڵی بۆ دەکاتەوە نابێت تۆ گلەی لێەوە بکەی بڵام هیچ وڵام دومشش ئەتوانم بڵێم هواوی تەنسیقی هەیە لەگەڵ کۆمپانیەکانی تردا بەڵام لەگەڵ مۆبایلەکانی تردا بەڵام بە زیاتر لەگەڵ ئەوانەی خۆی گونجاوەوە ئەو ئۆپن ویندۆیەکەی پێ دەڵێن کە ئێستا بە شێوەی سەردێتە پێشتان پێتان دەڵێت کە ئۆپن ویندۆیەکە هەر یەکسەر بیکەی و کۆنێکتی مۆبایلەکەت بێت هەر لە تەکنۆلۆژیا ANC بمێنمەوە تەکنۆلۆژیاش لە پاڵەمەدا لە خۆ دەگرێت کە ئەویش بە ناوی DNA بە DNA نەگەن و دیزای بڵێکەشمان خستەوتەڕ و دوانە داینەمیک دراویش لە خۆ دەگرێت بە پێوانی 11 میلیم کە سەداسی لەنەوەی پێشخۆی بەهێزتر کراوە کە فریبەدە سوار بوو و کەمترین فریکوێنسی تاواکو 16 هێرتزە و ئاستی بیسەکەشی زۆ بەرە پێشخراوەکەم لەم نزیکی 100 لە ببنەوەی پێشخۆی و بیستۆکەکانیش کەیسەکەینە کەیسە بار هەڵگەگەرەکەیش تۆکەکانیش خاوەنددارێت لە بڕۆنامە IP54 دەکەم بۆ ئەوەی کە تەڕ بێت ئای پێ بکەوێت پشتی باران پێ بکەوێت یاخوش ئەو وەختانەی کە باران دەبارەی ئای پێ بکەوێت بێمنێت بەلەی و تەمەنەی باترەکەی تەمەنی باترەکەی لەم بیستۆکانەدا سەر و سێ کاژمێرونی ینی بەرگە دەگرێت کە نوێز کەنسلشنەکە چالاک بێت چالاکیش نەبێت سەر و 5 کاژمێرە و کەیس بار هەڵگەگرەکەی کە ئەمەیە واخود بڵێن بە زمانی خۆمان پاوەڕبانکی ئەم بیستۆکانەیە 30 کاژمێر لە خۆ دەگرێت ئەگەر هاتوو نوێز کەنسلشن ئۆف بێت و 20 کاژمێر بەرگە دەگرێت و بەردەوام بارگاوی دەداتەوە بە بیستۆکەکان بۆ ماوەی 20 کاژمێرکە نوێز کەنسلەکە چالاک بێت ئەمە دەربارەی پاتریە مۆبایلە بوو و بارگاویکردنەوە کەشی لە ڕێی خۆناڵێن مایکرۆ تایبیە و تایپیسیە و بە 20 خولەک بارگاوی دەبێتەوە بیستۆکەکان بۆ نانی لە نێوان بیستۆکەکە و بارگە هەڵگەکەی وە بە ماوەی خولەکیش بارگای دەبێتەوە لە ڕێی تایپسی و ماوەی 240 خولەکیش بەڕێی وایرلسەوە وا تا بێتەلەکەی بارگایی دەبێتەوە ئەمە تایبەتمەندیانە بوون کە لەم بیستۆکەدا هەبوون بەڕاستی هواوی تەکنۆلۆژیا نوێیەکانی پێشخستۆنە بیستۆکەداکە نەوەیەک لە پێش ئەمە دەچوو 5 ئای ناو زەندکراوە کە نرخەکەشی کەمترا و گەرهڵە بم 69 دلارە ئەمە کە دڵنیام لە ئەوڵ خۆتان بۆ هەڵگرتووە نرخەکەیەتی نرخی ئەم دیزانە جوانم تەکنۆلۆژیا نوێیانە کە ناکرێت تۆ گلەی لێوە بکە من بەسەریشدا هەڵاڵێ بەڵام خاڵی جاوهری گەلێک زۆرە بیستۆکەوە فلیبە دوست پرۆ دوی هەیە لە بازار کە نزیکەی 106 دلارە و ئەمەشی هەیە کە ئەمیان لاستیکی بیستۆکەکان لە خۆ دەگرێت بۆجی هەندێک کەس پێی سعازە بەڵام مەرەوەی لەمەدا تۆڵی کردوەوە دیزانەکەشی وەک پێشین ترۆیەکە باسم لێوە کرد دەڵی تەلەفۆن هەر ئاوا تەلەفۆنەکە بێت بژوو دیزانێکی گەلێک جوان و ڕاقیە و بەڕای من دە دیزانەکەی و هەموو تایبەتەکان نۆ لە دەی پێ دەدەم و ئەوەی دەژمێنێتەوە کە بەهۆی ئەوەی کە تەنسیقێکی کەمتریشی هەیە لەگەڵ مۆبایلەکانی دیکە بە پێی مۆبایلە گۆرە بەڵام لەگەڵ آیفۆن تەزبیتە و لەگەڵ هواوی شە تەزبیتە و ینی پەیوەستەی تەواوەتی دەدان با زۆر درێژەی نەدەمێ نرخی ئەم بیستۆکە دەبی چەند بیت 200 لۆ چما ئەپڵا چیە ینی دیزانی زۆر جوانتر لەوەی ئەپڵی و 100 دلارە باشە با بڵێ نزیکە خوا 100 دلارە نا بەڵام ئەمە تایبەتمەندیانەی کە لەمەدا کۆبووەتەوە تەنها 190 دلاری ئەمریکی و لە پێشەنگا فەرمیەکانی کۆمپانیای هواوی لە کوردستان و عێراقدا بەردەستە بە نرخی 190 دلار وەلە ئێستادا دیارێکی زۆر تایبەتشی لەگەڵدایەکە تایبڵام پێکە ڕاستی جێگەی پڕکردوتەوە دیارێکی زۆر ناوازەیە ئەمە نرخەکەیەتی بەڕای توانێ بڵێ نرخەکەی زۆرە بەڵام بۆم تایبەتمەندیانە شتێکی فێرفێکتە و دیارێکی باشی لەگەڵدایە ئەمە سەرجەم تایبەتمەندیەکان وڵای هیلاک بن خۆ بە کاگاکەم هەندی باسی لێ بکەین ئەمە سروش لەبەر ئەم ڕۆژەیە و لە کۆتاییشدا بڵێم سپاس کوشتایشێک بۆ خوای گەورەم دەرفەتی پێدان کە پێدا چونەوە بۆ بیستۆکە پێنەوە لە پاشانیشدا ستایشێکی لێم ڕاناتوو بۆ کۆمپانیای هواوی کە ئەم بیستۆکەی بۆ ئێمە ناردووە ئێمەی بە پسپۆڕی هەوە وارەزانی کە دەستخۆشی لێ دەکەین دەستخۆشیان لێ دەکەین کە بە ئێمە سپار تاکو تایبەتمەندیەکانی باس لێ بکەین بە شێوەیەکی ڕێک و پێک و گشتگیر کە ئێوە تو ئێوەی خوێنانێت بنە بە کوالێتی ڕاقەکەمە دووبارە سپاس بۆ کۆمپانیای هواوی هەر ساغ و سەلامەت بن هیچ نەما خوا حافیزتان بێ